غودەی دەرەقی پڕکار واتە ئەو غودەی کە زیاد لە سنووری خۆی کە ڕێگە پێدراوە هۆرمۆن دەرەدات. هۆکارەکانی جیاوازن. باوترینیان ئەو غودەیە کە لە هۆکارێک لە خوێنەوە کە پێوترێ دژە خۆیی واتە دژەتەنێک کەوا لە غودەکە ئاکات زیاد بڕژێ و زۆر جار کاریگەری بۆ سەرچاویش بەجێهێڵێ کە بە هەڵا خۆمان پێڵین غودەی سام یاخود غودەی ژەهراوی. ئەمە باوترینیانە. جۆرێکی تر لە غودەی پڕکار ئەو غودەیە کە بەهۆی گرێوە ڕۆدات. هەر کاتێک یەک گرێ یاخود کۆمەڵە گرێ حەجمیان گەیشتە نزیکی 3 سانتیمەتر ئەو کاتە وا لە غودەکە ئەکات بە شێوەیەکی خودکاری زیاد لە سنووری خۆی بڕژێ و ئەمەیان مەجاریتیانە پێویستی بە دەرهێنانە مەگەر ڕێگرێک هەبێ. هۆکارێکی ترمان هەیە غودە دەرێقێکە کێشەیەکی نییە بەڵام بە بۆنەی هەوکردنێکەوە یاخود بە بۆنەی ڤایرۆسێک یاخود بەکتریایەکەوە و ئەکات ئێرە ئیلتیها بکات و ئەوەی کە لێرە خەزن کراوە ئەینێرێتە ناو سوڕی خوێنەوە و غودەکە زیاد ئیشەکە و زۆر جار هۆکارەکە لە مێشکەوەیە واتە پتویتەری لە مێشکەوە زیاد دەڕژێ بە غودەکەش ئەڵێ زیاد بڕژە غودەکە و ئەکات چالاک بێت و پڕکار بێ یاخود نەخۆشەکە بۆ خۆی. بە هەڵا دەرمانێکی غودە یاخود دەرمانێکی تەنزیمکردنی دڵ بەکارهێنێ کەوا ئەکات کاریگەری نەرینی بۆ سەر غودە بەجێڵێ وا لە غودەکە پڕکار بێ و زۆر جار ئەم گۆڕانکاریانە لە کاتی حملە یاخود لە دوای حملیشە ڕوو ئەدات غودەکە والەیەکات چالاک بێت. هەموو ئەمانەوە ئەکات کە پێویستی بە چارەسەرێکی کاتیە بێت تا ئەو کاتی کە چارەسەرێکی بنەبڕ بۆ غودەی پڕکار ئەدۆزرێتەوە.